بناوی خوای گەورە جوانترین سڵاوتان لە بێبینەرانی شاشە جوانەکەی پێیان و بەرنامەی پێیامی ڕۆژ لە پرۆگرامێکی نوێ و لە ڕۆژێکی نوێدا پێتان گەشتوینێتەوە بە پێشکەشکردنی کۆمەڵێ بڕگە و بابەت لەگەڵ هاوکارانمان هیوادارین ئەم ڕۆژمان بەجێی ڕەزامەندی و سوودی ئێوەی ئەزیز و خۆشەویست بێت. عزیزان سڵاوی خوای گەورەتان لێ بێ، سوپاسی خواکەین کە لە ڕۆژێکی نوێ بە خزمەتی ئێستشاد بووینەوە. هیوادارین هەموو ئەمڕۆ ڕۆژانتان پڕ بێ لە خێر و خۆشی و بەرەکەت. ئەم ڕۆژ بە هاوکارانمان کۆمەڵێک بابەت و تەوەرمان بۆ ئامادە کردوون بۆ ئومێدەی کە بەدڵتان بێت و سوودی لێ ببینن. لە تەوەری یەکەمە قسەیەکەین لەسەر ئەوەی ئایا پێویستە ئێمە چۆن ماڵەکانمان پەروەردەکەن، ئەو هۆکارانە کامانن کە بە ئاسانی دایک و باوک یاخود پەروەردەکاران توان مناڵەکانیان لە ڕێگایەوە پەروەردەکەن و منداڵەکانمان بنە خاوەنی پەروەردەیەکی دروست. لێرە میوانێکی بەڕێز لەگەڵمانە بێ و گفتوگوی زیاترەکەین. بەڵێ ئەزیزان، تەوەری دۆمیشمان تەوەرێکی ترە باس لە پاڵەوانی تێک دەکەین کە گەنجێکی کوڕ بەژاری تێدا کردووە لە بواری کیکبۆکسینگ کە یەکێکە لە وەرزشانی کە گەنجان زۆریان حەز لێ و خۆشبەختانە ئێستا گەنجان لە کوردستان نەک تەنها توانیوانە لەم وەرزشانەیە بەهرێکی باش بەدەستێنن، ئێستا دەتوانن بەشداری سەرجەم پاڵەوانیەتی جیهانیەکان بکەن. یەکێکیش لەو بەشداروانەی کە بەشداری ئەم پاڵەوانێتی کردووە باس لەو پێشبڕکێیە دەکا کە چۆن بەشداری تێدا کردووە و گەنجانی کورد چ ڕۆڵێکیان هەیە لەم جۆرە وەرزشانەدا و چی بکرێت بۆ ئەوەی کە زیاتر گرنگی پێ بدرێت و ئەمەش تا چەندێک دەبێتە هۆی بەرەو پێشچوونی گەنجان. بەڵێ هۆنیە تەوەری سێمیشمان خانمێکە بردەیەکی تۆمارکراوە، خاتوونێکی دزڕەنگینە کە خەریکی دروستکردنی خواردنە، هەم خواردن بۆ داواکارەکان دروستەکانی و کەسانی کە لی داواکەن بۆ کڕیارەکانی و هەروە خۆشی لە ناو ماڵەکەیە و لەناو خزم و کەسوکارەکانیە بە کەسێک ناسراوە کە دەستیاوێکی خۆشی هەیە و خواردنەکانی بەلەزەکن. ئێمەش بڕگەیەکمان لەگەڵا تۆمار کردووە کە خواردنمان بۆ دروستەکە بە شێوازی تایبەتی خۆی و هەروەها باسی ژیانی خۆشیمان بۆ کاکە چۆن دەستی کردووە بەم ئیشە. عزیزان، ئێستش چینە لای بڕگەی کەش و هەوا بزانێکین بۆ ئەمڕۆ پلەکانی گەرما لە چەنابن لە ناوچەکانی کوردستان. فەرموو. عزیزان، دووبارە سڵاوی خوای گەورەتان لێ بێت لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە. وەکو پێشترش ئاماژەمان پێیا قسەکەین لەسەر چۆنەتی پەروەردەکردنی مناڵەکانمان. ئێمە چۆن ئەتوانین
کاتێک کە مناڵێک و مرۆڤێکی تازە و دروستکراوێکی دیکەی خۆی گەورە لە بەردەستمانە بە باشترین شێواز ئەم دروستکراوە یاخود ئەم نیعمەتە پەروەردە بکەین بە پەروەردەیەکی دروست و هەروەها وای لێ بکەین کە ڕاست و خراپ لە یەکتر جیا بکاتەوە بۆ کۆمەڵگاکەی بێتە تاکێکی سوود بەخش بۆ مەبەستە. میوانداری زۆر بەڕێز خات و بێگەرد ڕەحیممان کردەوە. پەروەردەکاری شارەزا لە بواری پەروەردەیە یاخود ڕاهێنەری پەروەردەیی. خۆشحاڵ بووین حاڵین لەگەڵمانە. خوا بەخێر بێی سەرچاوان. خات بێگەر سەرتا لەوە دەست پێ بکەم تەوەری بەرنامەکەمان هەر ئاوادامانەوە چۆن مناڵەکانمان پەروەردە بکەین. سەرتاگە پێناسەیەکی بچووکی مناڵ بکەین لە چاوی دایکێکەوە بۆ نمونە پێناسی مناڵەکەین مناڵە چاوی دایکێکەوە دو ڕۆژەی کە لە دایکە بێ یعنی تەمەنی یەک ڕۆژێک سەعاتە ئەو کاتێک کە مەسەلەن بێ بە 70 ساڵ بێ بە 80 ساڵەتە ئەو کاتێک تەمەنی کۆتایی لە چاوی دایکەوە هەر مناڵ ئەیبینێ. بەڵام خۆی گەورە وەصفی مناڵێکی بە زینەت و جوانیەکانی دنیا بۆیە مەفرۆزە لەسەر دایک و باوک کاتێک مەبەسمان دایک و باوک نیە مەبەسمان لە پەروەردەکارە ئەو کەسێکەوە ئەم مناڵە بەخێوەکە فەرزە لەسەریکەوە بە شێوازێکی جوان باشترین پەروەردەی بکە بۆ ئەوەی چونکە ئەمان گەورەی داهاتووی ئێمەن پێویستە داهاتوێکی پڕشنگداریان هەبێ ئەوە خاوەنی ببن بە خاوەنی بەرهەمی خوان لەداتوە بۆ ئەمە چەندین ئامۆژگاری چەندین ڕێگا هەیە کە پێویست دایک و باوکان بیگرنە بەر کاتێ من باسی دایک و باوکانەکە من بەسمان عنی هەنێک خێزانەیە لەوانەیە دایکی نەبێ یاخود باوکی نەبێ لەگەڵ دایک و باوکەکانە ئێمە پەروەردەکارانمان بەکارهێناوە لەگەڵ ئەم دەستەواژانەیە ئەبێت چەندین ڕێگە بگرێتە بەر یەکەم ڕێگە ئەوەی کابێ ئەم کەسە ئەم پەروەردەکارە کەسێکی نەرمونیان بێ واتە کەسێک بێ خۆی بگۆنجێڵێ لەگەڵ ئەم مناڵەیە ببێ بە هاوڕێی چونکە مناڵەکان هەمومان ئەزانین وەک مقناتی زوان هەموو شتەکان هەڵەگرن وەری ئەگرن ئێمەش ئەبێ بە ڕۆشت و ڕەفتارەکانمان ئەم مناڵە ینی چونکە لاسایی تو ئەکاتەوە تۆ ئەگەر ئێوە لە ماڵەوە مناڵتانە بێ سێکە دیقەت بێن مناڵەگە چێتە ڕۆزەیان لاوێکە لە مەکتەبە معجیبی لەوانەیە مامۆستایەکی بێسیرەکەی ئێتەوە ڕۆژانە هەستەکەی هەڵسکۆتەکانی گۆڕاوە یعنی متەئسیر بووە بۆ کەسە مناڵ دائیمەن لاسایکەرەوەیە چاودێری کەسەکانەکات یعنی لە تەمەنێکە لەوانەیە لە قسە و لە گفتوگۆکان تێنەگاتەوە کاتێکە ئامۆژگارێکی بشتێ بەڵام لە ڕۆشتەکانی تۆ لە سکۆتەکانی تۆ فێر ئەبێ مێکە لە تەکنیکەکان تەکنیکێک ترەوەیکەوە دایک و باوکەکان یاخود پەروەردەکارەکان پێویستە کە ئەم مناڵەی خۆیان بە شێوازێکی جوان پەروەردە بکەن ڕای بێنن لەسەرەوەی کەوە ئەم خاوەنی توانە و بەهرەی خۆیەتی نابێت ئەم دایک و باوکە مناڵەکەی خۆی بەراورد بکە بە کەسێکی تر بۆ نمونە سیرکە ئێستا من نمونەم لە بەردەستایە کەسەکە گەورەیە هەندێک دەتەمەنی بچووکیەوە ئەم دایک و باوکە هاتوون بەراوردی کرد بە خزمێکی بە کەسێکی خۆی بۆ نمونە وتوێتی تۆ زیرەکنی بەقەدەر خاڵۆزاکەت ئامۆزاکەت ئەم کەسە گەیشتوتە تەمەنێکی گەورە عنی سیرەکەی هەردووکیان خێزانە پێکەناو بەڵام ئەو هەر بووە بە عوقدەیەک لەلای ئەو بووە بە حەقدێک لە دڵیا لە دایکم یان باوکم منی بەو چوان یان پێوتم تۆ توانات ئەو نەنێ لە هەمان کاتە لە بەرامبەر ئەمە پێویست دایک و باوکەکان بە شێوازێکی ڕاست و دروست پێ هەڵدان بۆ مناڵەکەی بکە بۆ نمونە بڵێ تۆ کچێکی عاقڵی کچێکی ژیری کوڕێکی زیرەکی تۆ گەورەی ماڵەکەی ئەمە لا ئیرادیان لە عەقڵی لاوای ئەو مناڵەیە ئیش ئەکا بۆ نمونە ئەگە مناڵە بێوێ کەتلێک بنێتەوە شتێک بکە لە دڵخواڵە نا من نابێەوە بکەم بردایکم بە منی و تۆ کچە عەقڵەکەی منی تۆ کوڕە عەقڵەکەی منی یەکتر لە تەکنیکەکانەوەی کە پێویستە دایک و باوکەکان وا مناڵەکانیان ڕابێنن کەوا یعنی بۆ نمونە فزوڵ نەبن نەچن گوێڵ بخەن بۆ ئەم کێشەکانی دایک و باوکیانە ئەو شتانێکە لە ماڵەوە ڕۆدا چونکە لە داهاتوو ئەمان لەوانەیە ببێتە خاڵێکی نەرێنی لەسەر کەسێتی ئەم مناڵە بۆ نمونە کاتێک ئەم مناڵە گوێ لە تۆ ئەگرێ یا گوێ لە دایک و باوکەکە ئەگرێ سەیرەکە کێشەیەک ڕوویاوە حەسەکە نازانە مناڵە نازانێت لەوانەیە نهێنەکانی ماڵەوە باس بکە لەلای دەرەوە ئەمەگەر لە لاوەکانە بێ بۆ نمونە لە ئەم تەمەنی هەرزەکارەکانە بێ ئەم شتە باس بکە ئەمە کەسێتی یعنی لەسەر کەسێتی ئەم مناڵە ئەکەوێ چونکە لەوانەیە مناڵێکە هەبێت لە تەمەنیەوە بڵێ ئاستی ژیری و بەرزتر بێ عەقڵ بێ بڵێ من شتی خۆم لە ئەم باز ناکەم چونکە ئەم نهێنی ماڵەوەی خۆی باسەکە کەسێکی نهێنی پارێز نییە ئەمە وا ئەکەکەوە ئەم کەسە ئەم مناڵە کەسێتێکی نەرێنی دروست ببێ لە لایەوەکە وای لێ بەرە لەوانەیە بەتەنیا بمێنێتەوە یەکێکتر لە تەکنیکەکان بۆی مناڵەکان بە شێوازێکی جوان پەروەردە بکەینەوەیە دایک و باوکەکان پەروەردەکاران پێویستە لەسەریان بۆ نمونە من کاتێک بە زۆری باسی ئەم سەردەمە ئەکەین دایک و باوک ئێستا الحەمدوللا زۆربیان خوێنەوارن زۆربیان تێگەیشتوون کەسانی پێگەیشتوون
سیر ئەەکەی کاتێککە ماڵ پێکەوانن یەکەم شت چی ئەەکەن چەند ژووری میوان دروست دەکەن یعنی بیر لەوە ناکەنەوە شوێنێک بۆ مناڵەکان دروست بکەن لە کاتێکە مناڵەکان لە پێش میوانەکانەوەی ئەبێت تۆ دایک و باوک لەگەڵ حەزی مناڵەکەی بێ بۆ نمونە ئەو یاریە بۆ بکڕێکە ئەو مێشکی پێی بەرەو پێشەڕوە سێرەکەی دایک و باوکیان میوانەکەی ڕازاندۆتەوە ژوورێکی خۆشی بەڵام ئامادە نییە ژوورێک بۆ مناڵەکەی بڕازێن قینا ژوورێکیش نەبێت لایەکی ژوورەکەی بۆکەن بە شوێنی یاریکردنی ئەو ئەمە بە سوودی دایک و باوکەکان ئەشکێتەوە ئەگەر ئەم تەکنیکە بگرن نەبێت لەبەرەوەی دایک و باوکی ئێستا ئەوەی لایەتی لەسەرێکە مناڵەکەی ئایپاد بەکارهێنێ نازانم عجوولە دانانیشێ تۆوەرە لەگەڵ ئەم مناڵی خۆتا ببە بە هاوڕێ ئەو یاریانەی بۆ بکڕەکە حەزی لێت نەک ئەو یاری بۆ بکڕێکە تۆ حەزە لێ کاتی خۆتی بۆ تەرخانکە سەرێکی ئێمە بۆ ینی فۆکەس زۆرەکەنە سەر دایک لەبەری مناڵ بەرکەوتێ لەگەڵ دایکە زۆرترێ وەک لە باوک بە حکومەی باوک لە دەرەوێ و ئیشەکە سێرەکەی دایکەکە ینی هەر خەریک ئیشی ماڵە خەریکی بۆ نمونە قاپەکان بەخێرە بخەمە غەسالەکەەوە بە ماڵەکەم پاکەم و ئەخیر شت مناڵەکەی خۆی بیرەکەوێتەوە ئەخیر شت ئەم شتە غەڵەتە ئەبێت تۆ لە سەرەتاوە یەکەم شت لەگەڵ مناڵەکەت کاتەکەت بۆ مناڵەکەت تەرخان بکەی بۆ نمونە دەستکەی باریکردن دایکی وایڵە دەی مناڵ ئەوە نەعجوولە بە یاریەک ڕازی نابێ هەڵە یاری دووەم یاری سێم دەیقێنا تۆ ئەم کاتە بۆ ئەو تەرخان بکە زۆربەی یاریەکانی لەگەڵا بکە ئەمە بە قازانجی خۆتە شکێتەوە دوایی لەبەرەوەی هەم مناڵەکە لە کاتی خۆیان هیلاکە بێتتر پێی نامێنێ شەو زوو ئەنوێ دووری ئەخێتەوە لە زۆربەی یاری ئەلکترۆنیەکان ئەمە واکە کە گەشی ئەم مناڵە لەگەڵ تەمەنی خۆیان بێ و تۆش بە ئیسراحەت ئیشەکانی ماڵەوەی خۆتەکەی یەکێکتر لە تەکنیکەکان بۆ ئەوەی کەوا پەروەردەیەکی ڕاست و دروست هەڵبژێن ئەوەی کە ئەبێ ڕای مناڵەکان وەربگرین ڕای لاوەکان وەربگرین نابێ یعنی سەرکوتکیان بکەین زۆر کەسێک کاتێککە میوانێک دەدا مناڵەکەی لەگەڵ ێ دانیشێ ئێوێ ڕائێکی خۆی بدە دان بە قسەمەکە ئەمڕای ئەمە غەڵەتە لەبەری ئەو مناڵە لە داهاتووە بێ بە کەسێک یعنی وەکو تۆ ئەبێ خێزان پێکەوە بنێ بۆ بێ ڕای وەرگری بوون منە تۆ لە ماڵەوەی خواردنێک دروست دەکەیت دقیقەکە چی تێ بخۆت خواردنەکە دروستەکەی بە مناڵەکە بڵێ گیانەکەم تۆ حەزەکەم خواردنێ بە ئەمڕۆ بەدڵی تۆ بێ یا ئەی بێ بۆ بازار لەگەڵ خۆت بازارێکی پێکەی بڵێ کام ڕەنگەت حەز لێ ڕای خۆی وەرگری ڕای ئەو وەرگری بەڵێ بەڵام زۆر بێ دایک و باوکەکان ینی حەزی خۆیان شتەکە یامەی بە لەگەڵ خۆت بۆ بازارێکە بردی بە ڕای ئەو بێت یەکێکترەوەی کە فێری داوای لێبوردنیان بکەین زۆرێک لە دایک و باوکەکان نازانمەگە بینی بێتان پێویستە دایک و باوکەکان پەروەردەکاران خۆیان لە هەڵەیەک بە دوور بگرن ئەوەی کاتێککە دوو مناڵ شەڕ ئەەکەن یعنی تۆ دنیای مناڵ پاکە دوای چەند دقیقە گەچنەوە لای یەکتری یەکی لە غەڵەتەکانی دایک و باوک ینی دایکێ بەتایبەت کە دەگەوەستێکەکەی نەبرێ بڵوتمە بەرکەوتنی زۆرترێ ئەیبێتە ماڵە خاڵی پووری نازانم ئیتر مناڵی لێبێ شەڕ ئەەکەن ئەم کەسە ناتوانێت خۆی بگرێت تێکەڵی شەڕەکەیان نەبێ ئەمە کارێکی غەڵەتە تۆ نابێ تێکەڵی شەڕی مناڵەکان بی لەبەرەوەی گەورەکان وەکو مناڵەکان نین دنیای گەورەکان ئاڵۆسترە مناڵەکان پاکن دوایی بەرێکەکەونەوە دوای چەند دقیقەچنەوە لای یەکتری بەڵام ئەگەر ئێوە ینی خوا نەخواستە مەقاڵەیەک ڕووبە لەوانەیە ئەمە کێشەکە سەر بکێشێ بۆ شتی کرد جارە سێ گەڕک بێکەوە قسەناگەن لەبەری مناڵەکانیان شەڕیان بۆ دوای مناڵەکان بێک و یاریەکەن مناڵەکان تۆ یعنی ئەوان لە شەڕەکە نەبوونەتەوە مناڵەکان نەچنەوە لای یەکتری ئەبێت تۆ لەو مناڵە بکەیتەوە فێری بکەی ئاشتی بکەیتەوە فێری بکەی داوای لەبوردن بکە پێی بڵێ داوای لەبوردن نوقتەیەکی بەهێزی تۆیە ئەوان ناکە کە تۆ لەو کەسە لاواستری کاتێکە داوای لێبوردنەوە ئەبێم تۆوی تۆڵە و ڕق و کینە لە دڵی مناڵەکانمان دوور بخەینەوە زۆر باشە. خاتون با باس لەوە بکەین ئایا پەروەردە چ لایەنێکە گرێتەوە زۆر جار پێمان وایە تەنها یەک لایەنە بەڵام ئێمە بەرپرسیارین لە پەروەردەی دەرونی مناڵەکەمان تەندروستی لاشەی و ڕۆحیت یعنی لایەنی ئاینی ئەمان هەموو جۆرێک لە پەروەردە کاتێک و باوک پێویستە چۆن ئەم لایەنانە بە هەند وەرگرێ بۆ پەروەردەکردنی مناڵەکەی بەڵێ وەکوتمان پێش هەموو شتێ ئەبێ مناڵەکەی لە پێش هەموو شتەکانی ژیانیەوە دابنێ یعنی بێ گرنگی بە مناڵەکەی بدا ئەو لایەنەی کە سەیرەکە بۆ نمونە خێزانی وایە متدەینە ئەبێت تۆ خۆڕابێنیکەوە فێری ئادابە ئیسلامیەکانی بکە یعنی فێری بکەی لەگەڵ خۆتە داینیشێن ئێستا خۆتان سێ کە مناڵی بچکۆلێت تۆ لە ماڵ نوێژەکەی ئەکسەرماتیکیدا سایتەکاتەوە بۆ ئەو لایەنە ئیتر وردە وردە لەم مناڵەیە گەشە ئەکا سێرەکەی یعنی هەر ئۆتۆماتیکی لاوەعیان لەگەڵ ئەم مناڵای گەورە بێتاوەکو تەمەنی پیریژ ینی سێرەکەی کاتە زمانی زوو ئەم دایک و باوکانە ئەم هەموو مناڵیان بەخێو کردووە خۆ هیچ ئامێر و هینێکی پێشکەوتووەکو ئێستا نەبووە
بەڵام توانی ویانە هەر بە قسە بەس بە قسە ینی کاریگەری لە عقلی لاواعی ئەم مناڵای دروست بکەن. باشە خەتو بێگەن زۆر کە دایک و باوکان بەدەستەوە ئەناڵێن ئەڵێن ئێمە مناڵەکانمان ئەوەی کە پێویستی پێیەتی پێمان ناڵێ یاخود ئەوەی کە قسەی دڵیەتی پێمان ناڵێ ئەمە ترسە یاخود ئەوەیە کە ئەم دایک و باوکە پەیوەندیان زۆر باش نییە لەگەڵ مناڵەکانیانە. باڵێ هەردوو هۆکارەکە بۆ هەیە بەڵام یەکەم شت ترسە بۆن تۆ مناڵێکە لەلایە مناڵ هەر لە خۆیەوە ینی کاتێکە دایک و باوکەکە بینێ بینیان زۆر باش نییە ئەمیش ترسێک لە دڵێ دروستە بێ ینی چ لە لای دایک و باوکەکە بێیان لای پەروەردەکارەکە بێ ناوێرێ ئەو شتانە بە ڕاست و دروستی بۆ دایکەکەی باس بکە ناوێرێ بۆیە پێویستە لەم کاتەیە کە دایک و باوکەکان ئاگیان لە مناڵەکانیان بێ ئێمە یعنی کاتێک کە ئەڵم ئێمە مەبەستم لە مرۆڤایەتیە سوود لە یەکەم چیرۆکی مرۆڤایەتی وەربگریت کاتێک کە حەزرەتی ئادەم عەلەیهی سەلام هەڵەیەکی کرد خی گەورە ڕێگەی پێدا بژی خی گەورە ڕێگەی پێدا وەکو پامێک بۆ دایکان بۆ باوکان بۆ پەروەردەکاران کاتێککە مناڵەکەت هەڵەکالی قوبوڵ بکە کاتی حەزرەتی ئادەم و هەڵەیە کرد بەڵام خی گەورە ڕێگەی پێدا کە بژی ئەوانیش دانیان بە تاوانەکەی خۆیانانە و تۆبەیان کرد بۆیە تەشبیهات نەبێ ینی ئەم چیرۆکە بێنینە ناو خێزانەکانەوە تۆ ڕێگە بە مناڵەکەت هەڵەکەی خۆی ببینێ بەدانی پیا بنێ بەبێ بە ئەزمون ببێ بە هەنگاوێکی باشتر لە ژیانی ئەم مناڵەیە چونکە ئەگەر تۆ گوێ بۆ ئەم مناڵت نەگری ئەم مناڵەکەت لە تۆ ترسە دڵنیا بە ئەم بەس ئەم سەردەماکی لە جێگەیەکی تر لە شوێنێکی تر کەسێکی تر ئەبێ بە جێگەی ڕاز و نیازی ئەم مناڵە لەوانەیە ئەم کەسە کەسێکی باش نەبێ ئەم مناڵە تووشی بەلاڕێدانا ببێ کاتێک دایکەکە ینی ئاگای لە مناڵەکەی نامێنێ کاتێک بە ئاگایەتەوە لەگەڵ ئەم کەسێک کەوا بۆتە ڕێنیشاندەری ئەو کەوتۆتە هەڵەیەکی گەورەترەوە یعنی هەڵەکە ئەوەندە گەورە بۆ لە چوارچەوەی خێزانەکان دەرچووە بۆی پێویستە ئێمە ڕێگە بدەین کە مناڵەکانماندان بە هەڵە و بڵێن ئەو هەڵانی کە لە ژیانیان نەکردووە بیبینن قەیچەکە با بێ بە ئەزمون با نەترسن بۆ ئەوەی بتوانی خۆت لە نقطەیەکەمە چارەسەر بۆ ئەو هەڵەی مناڵەکەت بدۆزیتەوە. باشارین کەواتە تەنها بە گوێگرتن دایک و باوکەتوان ئەو ترسە لای مناڵ بڕەوێنەوە ببن بە هاوڕێ مناڵەکانیان بە گوێگرتن بەڵێ یەکێکیش لە تەکنیکەکانی تر ئەوەی کە تۆ دایک و باوکەکان پێویستە یعنی زین کە زۆربەی دایک و باوکان ئێستا کەسانێکی خوێنەوارن یان داوامیان هەیە لە دەرەوە یعنی من چەند بەرنامەیەکم بینیوە کاتکە مناڵەکە باسیەوە کات ئەڵێ من دایکم کاتی نییە بۆم یا باوکم کاتی نییە بۆم گوێم لێ بگرێت بەڵام لە هەمان کاتا سێرەی لە دەرەوە بەلاڕەیە براوە ئەن تووشی خوا نەخواستە مادەی هۆشبەر کراوە یان نێرگە لە کێشان و ئەم شتانە کە ئێستاکە خەریکاوێ بە خوێک لە ناولاوەکانە ئەی باش ئەم دایک و باوکە ئیش بۆ کێکە یانیان پارەی بۆ کێ پێیاکە ئەگە بۆ مناڵەکەت نەبێ ینی یەکێ لە تەکنیکەکان ئەوەیە لە مانگێکە ڕۆژێک هەڵبژێرە ڕۆژەکە دانێ بۆ مناڵەکەت پێی بڵێ ئەگەر هەستەکەی مناڵەکەت شەرمت لێ ئەەکە پێی بڵێ گیانەکەم بنووسە بۆم بنووسە ئەوەی لە دڵتەیە بۆم بنووسە یا ئێستا ئەمێرەکان زۆرن ئەگەر مۆبایلیش نەبێ ڕیکۆردەر هەیە بڵێ گیانەکەم سەڵتی خۆتم بۆ تەجیلکە بزانم چیت پێویستە لەکوێ هەڵەت کردووە بۆی دەستی بگرێ و بە هەردوو لایەن کێشەکە چارەسەر بکەن. باشە یەکێکی تر لەو گرفتانی کە ڕای من هەیە لەناو خێزانەکاندا بە تایبەتی کە ئەمە کاریگەری کاتە سەر پەروەردەی منداڵ خێزانە گەورەکانن زۆر جار ئەوانەی کە لەناو خێزانێکی گەورەیان کێشی دوو پەروەردەی منداڵیان هەیە کاتێک دایکەکە لە منداڵێک تووڕابێ سەرکی دەنکی و باپیرێچن ئاشتێکەنەوە یان خاڵ و پورەکانی نازی زیاد لە حەد هەڵە کێشنواکەن ئەم منداڵە زۆر بەناز بێ باش باسێک لەوە بکەین کە چۆن لە خێزانە گەورەکاندا ئێمە منداڵ پەروەردە بکەین و دووریان بکەینەوە لەو گرفتە پەروەردیانی کە هەیەە. بەڵام ئەمە لەوانەیە زۆر کەس بەلایانی نەرێنی ببینێ بەڵام من پێم وایە ئەمە شتێکی ئەرێ نییە ینی ئەگە مناڵ دوو پەروەردە وەربگرێ چونکە ئەو خێزانە گەورەیە کەوا ئێستا ئەم مناڵە لە لای پەروەردە بوو یەکەم جار دایکی ئەویان پەروەردەکرد باوکی ئەویان پەروەردەکرد یعنی بێ دایک و باوکەکان نەترسن کاتێک کە مناڵەکان نەخەنە ماڵە باوانی خۆیان یان دایە گەورە بابە گەورە بە خێوەکان نابێت و دڵ بێ لەوەی کەەوە ئەم مناڵە خوا نەخواستا پەروەردەکەی جیاوازترە بە لە پەروەردەکەی خۆی لەبەرەوەی ئەم دایک و باوکە یعنی زۆربەی زۆر لەگەسێکی هەیە من دایک و باوکەکانی کە بەتەمەنن هەمانە پەروەردەی دایکەکەی خۆی بەسەر ئەم مناڵە تطبیق کاتەوە هەمان قسەیەکیش هەیە لە مناڵەکانتان بۆ سەردەمی خۆیان بەڵێ بەتەئەکید بەتوانێت سەردەمی ئەو دایک و باوکە لەگەڵ سەردەمی مناڵەکان بەڵێ بەتەئەکید وایە مەبەستم ئەوە نەبووکەوە لەگەڵ سەردەمەکەیان ئەڕۆیە مەبەستم ئەوە بوو کە لایەنی پەروەردەی هەنە کەس پێی وایەکەوە تووشی دوو پەروەردەیە بێ کێشەکەوە کە نازەکە لێ زۆر بەڵام نەبووە
بابووە بەتاکی لەبەرەوەی ئێستا مناڵ هەیە دایکی شتێکی لە قوبڵ ناکە خێراگەڕێت وەڵێ نەنە ئێستا خۆشتان بینیتانە ڕستمەکان بە خێرا پورێ دایکم بە قسە ناکە یان وەریەکسەر بەڵێ ئەوە هەیە باشە. یەکێکتر لە شتانەوەیە کە هەندێک جار مناڵ هەندێک ئاداب و عادەت و تەقالیت هەیە نایزانێ بۆ نمونە ڕێزگرتن لە گەورە یاخود ڕێزگرتنی هاوڕێکانی ئەم جاری وا هەیە مناڵ بەهۆی ئەو حەز و عەجوولەی خۆیەوە هەوڵایە زیاتر ئەوەی کە خۆیەوێ بیکە بەبێ ئەوەی ڕەچاوی دەوروبەرەکەی بکە یاخود ڕەچاوی هاوڕێکانی بکات دایک و باوک چی بکاتێرە بۆی مناڵێک پەروەردە بکا کە بتوانێت دەوروبەر بۆ خوێندنەوەی بکا و ڕێز لە دەوروبەریشی بکات. ئێمە ئەبێ هەمووش بە حکمی ئێمە لە کۆمەڵگەیەکی موسڵمانانی الحەمدولله بگەڕێنەوە بۆچی یەکەم بۆ ئاەتێکی خۆی گەورە فەرمێتی وقەضا ربک ئەلا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. یعنی ئێمە دایک باوکەکان ئەگەر دایک و باوکەکانمان وەختی خۆی لەگەڵ دایک و باوکانی خۆیانە کەسانێکی چاکەکار بووبێتن حتمما چاوەڕێ ئەوەکەن کە ماڵەکانیشیان ڕێزیان لێ بگرێتەوە بەڵام لێرەیەکەوە باسی ڕێز ئەەکەین پێویستە یعنی ئەم دایکە ئەم باوکە ئەم مناڵە فێر بکەکەەوە ڕێز لە گەورەکان بگرێ ئەمانە تۆ گەورەترن ئێستا لەوانەیە لەوەی بگەڕێنەوە بۆ سەر ئەو دوو پەروەردەی کە تۆ باست کرد باسی ئەو کاکە بۆ نمونە لەوانەیە ڕاستەکە ئەگەر حاڵکی نەدێنیە بێ پورێک پێی ئەڵێ بە خوشکەزاکەی بە برازاکەی ئەڵێ ئەم شتە غەڵەت تۆیکی یان داپیرەیەک بە مناڵەکان ئەڵێ لەمە غەڵەتە ڕۆڵە تۆ کرد بەڵام مناڵی ئێستا لەم سەردەمە لەوانەیە بگرتم حاسەبەی نانکەکەی ئەکا لەوانەیە لێی تووڕە بێ لەوانەیە بەڵێ دەنگی بەسەرا بەرز دەکاتەوە بە یعنی ئەمە لێرە ئەگەڕێتەوە بۆ دایک و باوک کە پێویستە فێری ئەوان بکەن کە ڕێز لە گەورەکان بگرن ئێمە وەختی خۆی خێزانێکی گەورە بووین الحەمدولله یعنی ئێستاژەر گەورەین مەبەستنە ڕێز و لە ئیحترامەکە تۆ باسیەکەی لەگەڵ ڕێزم بۆ هەموو بینەران و ویسەرانی ئەم بەرنامەیە کاتێک کە میوانێکە بەخێراتمانە کرد ئەڵاپولین دوای ئەو لەلایەکەوە یاریمانەکە بەڵام کە ئەڕۆیشتنەوە باوکمان دایکمانەوە فێریکردبووین پێش ئەوان بێنە دەرەوە لەگەڵ ڕێزم بۆ مەجلیسە پێڵاوەکانمان لەبەر دەرگاکەیە بۆ میوانەکەدان ئەمە جۆرێکە لە ڕێست و بێ مناڵە فێر بکەی و بێ مناڵە بێنیتە ناو کۆمەڵگەوە ینی بێنی فێری پەیوەندی کۆمەڵایەتەکانی بکە ئێستا هەنێ خێزان هەیە وەکو زوو نییە کۆمەڵە مناڵی هەبێ یەک مناڵی هەیە تۆ بێ ئەم مناڵە فێری ڕێسپی فێری احترام بکەی فێری خۆشەویستی داپیرەی بکەی باپیرەی بکەی پێ بڵێ مەخاڵتە ئەمە مامتە نابێت تۆ ئەم مناڵە پڕکەی لە ڕق و لە کینە لە بەرەوەی چی خۆت ڕق لە خەسووتە یا ڕق لە خەزورتە تۆ بێ ئەم مناڵەوە پەروەردە بکەی کە ئەوانی خۆش بێ و بە دوور بێ لە کێشەکانی خۆت. هەندێک گرفتی تر هەیە خاتون حەزەکەم ئاماژەی پێ بکەین لێرەوە بەکارهێنانی ئامێرەکانە ئێستا منداڵ خۆی بە مۆبایلی دایک باوکەوە گرتووە یاخود ئایپادەکەی خۆی ئەگەر بێت و ئایپادەکەی لێ بگرنەوە ئەو یەکسەر هانابا بۆ شتی تر یان ئەوە تا کاریگەری هاوڕێ هەر لە قسەکانتە ئاماژەت پێکرد ئەمانە کۆمەڵە گرفتی زۆر باون و بەتایبەتی ئێستا کە منداڵ دەچێتە قوتابخانەوە ینی ڕەنگە گەر بەم شتانەوە مەشغوڵ بێ لەلایەنە خوێندنەکەەوە دوور بکەوێتەوە ئامۆژگاری چێ بۆ دایک باوکان و ڕێنماییکردنیان ئامۆژگاری وەکوی باسم کرد لێکە تەکنیکەکان ئەوەی کە بێت دایک و باوک پێش هەموو شتێک مناڵەکەی لە یەکەم و لە تۆپادا بنێت یعنی گرنگی بە مناڵەکەی خۆی بدات کاتێک کە میوانەگەێت تۆ سیرەکەی دیقەت بە هەموو خەریکی مۆبایل هەموو یەکەم شت بە دەردی ئەم تەنزێکی ئەڵەکەیتە ماڵەکە و هێشتا سەلامی نەکرۆڵە پازوەردەکەم ئەبێ یەکەم شت تۆ بێ ئەگەر ئەتەوێ مناڵەکە دوورخیتەوە لەم شتانە بێخەتەکە بکوژێنیتەوە کاتی خۆتی بۆ تەرخان بکەی یعنی ئەو یاریانە بکە لەگەڵ ئەو کە حەزی لێت ئێسمە مناڵمان هەیە کاتێکی ئێمە خەتەکە نەشی کوژێنینەوە مۆبایلەکانمان دوورەخێنەوە یاریان لەگەڵاکەین یاریە فکرەکانیان لەگەڵاکەین بۆ نمونە وەختی خۆ ئێمە چاوشارکێمانەکە ئێقەچێکە مەڵە گەورم لەگەڵ خەریکی ئەمانە بە دڵنیایی ئەوش دوورەکەوێتەوە لەو شتانەی چونکە وەکو وتمان مناڵ چاولێکەری گەورەکانە تۆ کتێبە بگرێ بەدەستەوە کتێبە بخوێنەرەوە ئەژێ لە تەنیشتەوە کتێبەکە خوێنێتەوە بەڵام تۆ هەر خەریکی مۆبایل بێ ئەوش داوای مۆبایلەکە داوای ئایپادەکە داوای ئەو شتاکەکەەوە ئەو بۆشایی ئەو بۆ پڕکات بەڵام ئەگەر خۆت بۆشایەکی بە پڕکێتەوە ئەوش داوای شتانە ناکات. باشە خەت بێگرد ئێمە کاتین ئەو قوڕسەنعاند پێ بوو بینیمان ئەمە بۆ چیە ناوچەگەر هەندێک باسمان بۆ بکەین بەڵێ ئەمە بۆ ئەوەی کە بگەڕێنەوە بۆ سەر پەروەردەکە و چۆنەتی گەیاندنی تەکنیکەکانی پەروەردەکردن بۆ ناو خێزانەکان جا نازانم من کێناومە نازانم ئیشەکە ئیش ناکە چونکە خۆت ئەدەزانت هیچ دوتانە ئەمە هەرێکە لە ئێوە ئەزێت نەبێت یەکی دوو ڕەنگ هەڵگرن یەکی دوو ڕەنگ هەڵگرن
طبعا ئێمە ئاگاداری ئەمەنین بینەرانی تر نازانین چیمان پێکی دوو ڕەنگتان هەڵگر ئێستاتان بیکەنەوە و بەڵام خۆتان بزانن چونکە ئەمە تەکنیکەکە ئاوایە بە چاوی داخراوەوە بووکەڵەیەک دروست بکە لە ڕەنگێکیان لێک ڕەنگیان بووکەڵێک دروست بکە لێک ڕەنگیان دواتریش هەمان شت دووبارە کۆک بەڵام بە چاوی کراوە جاپڵە چی دەرچێ هیچمان لە خەیاڵ گاریمان کردو بە مناڵێ هەمانەدەستێکەوەە دەستەیەەکەی ترێک دوو دەستی پشکۆرە دوو قاچی بە دروست فێڵ مەکەی چاوکەیتە لە ژێرەوە من دەرنایەوە چاوە تەواتی خراپ نییە بەحساب دروستم کرد چاومکەوە بووکەڵەکەم لای خۆ دەین ئای بینیە وەڵا زۆر جوانە کەسێکی بە تەرکیزی هەستەکەم بە تەکنیکی زۆر جوان دروستێکە ئەو خۆی تێگەڵەوە ئەوواکە هەندێکی تۆ چاو مەرواکە تکەی ئەو لایتەکانی دەستە دێن زۆر زانیش ئەمە قوڕسنایەکە ئەو کتێبەی هێناوتە لەگەڵ خۆدا هیچ ڕۆڵێکی هەیە ئەوی خۆمەە تۆ ئێستا توانێ وان دروست بکەیتەوە حەزەکە ینی بە چای کراوی دووقەڵەکە دروستکەرەوە هەتا ئەمی خۆی دروستەکە منیش تاڵ دەست خۆش قاچی دەدی دەستە خۆش ژایڤ نییە تدای خۆ دانی دانی کێشەی گردەی ئێستا بە ڕەنگەکەی تر بووکەڵێک دروستکە بەدڵی خۆ بەدڵی خۆمی هەر ئەمە بەس ئیتر بەدڵ خۆ چۆن های دروستەکەی هەرەوە دروستەکەی تۆ جوانکاری تیاکە گرنگی بووکەڵێک دروستکە مەگەر خەشی لێکەم ئەگەر جوان دروستیەکەی ناتوانانی ڕەنگەکەی کەشی تیا بەکاربێنی بەدڵی خۆ گرنگە شتێک دروستکە غینەکە هەرەوە دروستەکەینەوە بەدڵتە وڵای تر هەرەوەی دێزانم کەواتە خاتو بێگەر باسێک لە یاری بکە ڕۆڵی چیە لە پەروەردەی منداڵە ئێستا زۆرێک لە پەروەردەکاران ئەم تەکنیکانە بەکارەهێنن زۆر ڕۆڵی خۆی زۆر زۆرەیەسێک کە پەزڵەکان بۆ نمونە کاتەکە یعنی ئەم مناڵە داعنی شێ بە دیارە لێ وردەبێتەوە سیرەکە ئەزانە یعنی ئەمە لەوانەیە بۆ داهاتووشی تەسیری هەبێ کاتێککە ئەم پەزڵە دروست دەکاتەوە سیرەکە بزانە لەکوێ غەڵەتەکە هەیە پارچەکان بێکۆنێتەوە بەتەکید ئەمە هەموو کاریگەری هەیە لەسەر ژیان ئەم مناڵان لە داهاتووشە سیرەکە غەڵەتێکی کرد جارێکە و غەڵەتە ناکاتەوە ئەما بێ بە ئەزمونێک بۆ ژیانیش یعنی کاتێکگاتە تەمەنێکی گەورەی سێری ژیانی خۆیەکە لەکوێ غەڵەتکە و غەڵەتە دووبارە ناکات بۆ یاریەکان زۆر تەسیری خاتو بێگەر ئێستا هەندێک لە شارەزایان ئەڵێن یاری ئەلکترۆنیکانەوەی کە لە ڕێگەی مۆبایل و ئایپادەوە کرێ و زیانەشی نییە کە ئێمە لێترسین بەشێکی ئەوەیە زیرەکی منداڵ زیاتە هەندێک توێژینەوە هەیە ئەڵێنە و منداڵانەی کە زۆر یاری ئەکەن بە ئامێرە ئەلکترۆنیەکان هەندێک توێژینەوە هەیەەوە ئەڵێ لە وانەی بیرکاریە زیرەکترن چکە هەندێک تەکنیکیە لە ناو یاریەکانە بەکارێنن ئەمە تەرکیزی ئەو مناڵە خودمەشکی ئەو مناڵە
چالاکتر ئەکا. بەڵێ بەتەکید هەر زیان یعنی هەرەوەنیە کە زیانی هەبێ سوودی خۆشی هەیە بەڵام وەکو زیانەکانەوەی کە ئەگەر لە کاتی زیای خۆی بەکاری بێنێ بۆ نمونە ئەم مناڵە زۆر لە چای خۆی کاتە دروستە بێت کە هاوسەنگینی بەڵێ بەتەکید تەواو بوویت؟ تقریبا تەواو بوو. عمرها بتكون دروس كرت أول شيء يكشف طبعا بس جوازي منتظر جوانکاری بکردن جانە سێری دەستان خۆش بێ ئێستا لەمە ئەگەڕێنەوە بۆچی ئەگەڕێنە بۆ ئەوی کاتێک کە مناڵەکانمان ئەگەر بە چاوین و قاوە ئاگامان لێ نەبێ و پەروەردەیان بکەین بەم شێوازە یەکەم دروستە بێ سێریکەن بزانە چەند غەڵەتی هەیە سێکە من لێرەوە ئەتوانم ئەمە شێوازێک کە بە چاوین و قاوە سێریکە بیش و پێنا بە پەروەردەکردنی مناڵ بەم شێوازە کە غەڵەتەکان تیا من تۆ ئەو تەداخولەکە ئەڵێ دەستی گەورەیە ئەو دەستی بچووکەرەوە ئەو قاچی گەورەیە ئەو قاچی بچووکە چاوی لە جێ خۆی نییە کەواتە بۆ پەروەردەکردنی مناڵیش بە هەمان شێوێ ئەگەر دایکەکە ئەگەر باوکەکە ئەگەر پەروەردەکارەکە چاوی نوقان بێت لە ئاستی غەڵەت و پێویستیەکانی مناڵەکە دڵنیا بە هەموو چواردەوە بۆ شێوازە دەست وەرئەدا لە ژیانی ئەم مناڵە بەڵام شێوازان کە خۆت بە چاوی کراوە کلوتەسی چەند جوانە ئەویش بە هەمان شێوە خۆت بە دڵی خۆ سیرەکە ئەمە لێرە نەقسەکەی لێرە بەخۆم چاکی سیرکە ها چاوت کراوێ ئاگات لێتی ئەزانی کە خەڵەتەکەی لەکوێە ئەمە هەمان شێوەی پەروەردەی مناڵە کاتێککە تۆ چاو کراوە بوو خۆت کەم و کورتی مناڵەکە چاکە با خەڵکی تر بۆی بەتەکید باشە گەر لە کۆتاییە قسەیەکت ما بەخاتم دەستان خۆش بێ سپاس بۆ کاتێ بە منتان بەخشی سپاسانەکەم لەشتان ساغ ئێمە زۆر سپاس دەکەین خاتە بەگەر هیوادارین هەموو دایک و باوکان و پەروەردەکاران خۆیان مناڵەکانی خۆیان پەروەردە بکەن پێشەوەی کە زەمانە پەروەردەیان بکە. زۆر سپاس بۆ بەڕێز خاتوو بەگەرد ڕەحیم ڕاهێنەری پەروەردەیی خۆشحاڵ بووین کە تەوەرە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیارە پەروەردەییەکانە. خۆشەویستان دەچینە دهۆک هەر سەبارەت بە تاقیکردنەوە لە پرۆژەی سوورەتی ئەڕەحمان لەوێش لە دهۆکیش ئەنجام درا پێکەوە هاوکارانمان لەوێ ڤیدیۆکیان بۆ ئامادەکردوون بینەرێتی. پروژه که گلک جه خدایا اکش شمفای وی پروژه والد کتن کو گنجولای ما بریوش خرابیا ورگریتونو بزفر تاریک خدا و پیغمبر مرام من او بو کو اجرک بون بیتن بیسین شلای خدای مازن باو هر واسه که چون گشته که بو مال خودش در که بیتن گلک باشه ببینید که اف پروژه هر بردام بنچین کی مفای که گلک مازن یه هی مفاید گهیت همین تاخت جواکی گنجام بگیره اول فایده لکتن هر بو قناق ویا خواندن القطبخانه جب زمان عربی ده زیرک بنو هر واسا اجر آخرتش دیگه ایده و دو خواست سرکفتنه بو همی بجدار بیاد کن یا رحمان بمگین یا رحمان اصبحی ما یادوشو نبانی ما یاسنسی نوچی راستی است که گله که خوش امر دینت خلق کم بر دین خود ویت و حج دین خودت کرد والذین آمنوا اشد حبا لله اوه بومدگاه نیتن کو چند جات یا دین خود بیت کردن جات اسلام بیت کردن اسلام بر فراتر بیت و بهتر بیتن اوه او سوزه او خود دای انا نحن نزلنا الذکر و انا له لحافظون اغرو روزا جمعه پیروسترین روز ریک هفته 4444 مشختی دور آپی نزدیکی 400 کسا بجدار بونش برکرنا صورت الرحمن و تفسیر آوه جدل و جان سپاسیاوان کسی لعنت کن اوه تی پروژه را بین تایبت رخرا و قطابین کردستانه خود خیره همیا بنویسید رحمن یا رحمن ساعدنی یا رحمن اشرح صدری قرآن املأ قلبی قرآن ام بخوش حالي نبرو الباجر آكري ام بشكدار بوين البروجي ميهات يجبر كرنا سورة الرحمن
سرانسەری کوردستانی 33,000 کەسە بەشداری تێکریا و هەروەها دەربەی وڵاتی بریتانیا و فینلانداژی ئەوڕۆ ئەمەش هەروەکی هەمە باژێرە ئاکرێ نێزیکی 400 کەسە ئەم پشکدار بووین لەوێ ئەزمونێدا ئەم پێ خۆشحال بووین ئینشاءالله بۆ پرۆژەکە دی داهاتی ئینشاءالله دێ زێدەترکەین و هەرچەندە ماوەیەی بەرکرد بوو لە ئاگاهدارکردنەوە هاوڵاتیە ئینشاءالله vê هەلێ vê carê dê ziyadtir pişikdar têdaken înşallah dawa serkeftinê ji bo hemî qutabiyat dixwazin. ولحفظ كتاب الله من أول بسم الله للختم وللرضوان رحمن يا رحمن يا ربي خدي تشتت هر زيدا بينو وسر كفتي بن إن شاء الله أم حسكين أوكرج همي قوي وكي همي جوا هسر كفتي بن إن شاء الله أم حسكنا فروجارها بنو وسر كفتي بن إن شاء الله يا نور يا نور يا محكم يا تنزيل لمحمد عن جبريل من رب العرش دليل للعالم والإنسان گنجت ما یه طاریاتی دا یه برف طاریاتی بچه اگر کسک نبی دستی و بگیرید او ده برزبن بیجا او تو محتاجن کسک هبی دستی و بگیرید باشترین ریجی قرآنه اما قرآن دستی ای کدو بگیرید چونکه قرآن یا تمامه همه ریکت باش نشامده لگلک خوش ریکن و پتر حاجه کرن وازیده ترلت هید چونکه دیاریت واجی جیگرتینه و دیاریت واجی هر یعنی او ریکه یا خود تعالی حاجت کرد و هر یعنی پتر قرآن برواشرین بیتن چونکه همی گاوا حماس بو مرویچه بید دمشتی بریکانه بید اوه هماره که تو مثلا بخلاتا ابخو همتا مروی یا برزه وش بر حاجه کرنا مروی بو خود تعالی کلامی وی البر مروی شرین تر و ساماهی تر لده رحمن رحمن ساعدني يا رحمن اشرح صدري قرآن املأ قلبي قرآن واسق حياتي قرآن سرگره گرسانه هی بون من برسف جیدان همین برسفت من درس بون سیدا ادام قرآن اجبار کرین قرآن پیروز سورة الرحمن و مفهوم تفسیر جی گوتین سیدا تفسیر ابصانه هی بو او تحسین ابراهیم دوسکی بو متخان الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان بەڵێ عزیزان طبعاً پێشترش باسمان کردووە پرۆژەی میهالێکێک بووە لە پرۆژە زۆر سەرتاسەریەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئێمە دەستخۆشیان لێکەین هیوادارین سەرکەوتوو بن و بەردەوام بن لە جێبەجێکردنی ئەم جۆرە پرۆژانە و لە بەرکردنی قورئانی پیرۆز و فەرموودەکانیش لە ناو گەنجان و ڕۆڵی موسڵمانانە زیاتر پەرەپێ بدەن. بۆ ئارەزوومەندانی وەرزش دەچینە لای تەوەری دۆممان کە تەوەری دۆممان تەوەریەکە تایبەت بە گەنجێک کە بەشداری لە پێشبڕکێکی کیکبۆکسینگ کردووە لە دەرەوەی وڵات پێکەوە سەبارەت بەم بابەتە دەدوین زەین پاڵەوانێتێکی کە بەشداری تێدا کردووە و چۆن بۆ وەکو کوردێک بەشداری تێدا کردووە بە میانداری زۆر بەڕێز کاکەڤاڵ خۆشید ڕاهێنەری کیکبۆکسینگ کاکەڤاڵم کاتت باش هیوادارم کە زۆر باش بن خۆشحاڵ بین بە ئامادەبوونتان لەگەڵمان لە پەیامی ڕۆژ لە دەرەوەی وڵات گەر سەرەتا کیکبۆکسینگ بناسێنیم زین ئەم وەرزشە چییە و ئەو پاڵەوانێتەش چی بوو کە بەشداریتان تێدا کرد؟ زۆر زۆر سپاس دەکەم
یاری کیک بۆکسینگ کە بە دەست و پێ وەرزشێکی بەردیەوە هەروە ئەم زۆرە وەرزشەیە کە تۆ بتوانین بە دەست و پێ یاری لەگەڵ کەسی بەرامبەر بۆ وەرزشکردن هەروە هێرشکردن یاری کیک بۆکسێن لە وڵاتی بەریتانیا لە چ ئاستێکە و هەروەها ئەو کوردانش کە لەوێ دژین تا چەنە گرنگی بەم یاری ئەدەن لە ئاستێکی زۆر پێشدا وەکو گرنگ یاریێکی نێودەوڵەتی کە زۆر جار دەکرێتە سەر حەلەبا و لێرە پلانی کرد بە شێوەیەکی زۆر بەرزان بەچاو لێ بەشدارن بە زۆرهای ستارەکانی زۆر باشەکە باسێک لە پاڵەوانێتەکە بکەی بەڕێستان تاکە کوور بوون کە بەژاریتان تێدا کرد و پاڵەوانێتەکە کەی بەڕێوە چوو و چۆنە گەر باسێک لەو پاڵەوانێتە بکەیت حەفەی ڕابردوو بەسازنە پاڵی کۆمەڵەی جیهانی بۆکسینگ لە هەرێمی وێلز بەشی باکوورە بە بەشداربوونی زیاتر لە 21 وڵات لە جیهاندا کوردستان وەکو هەرێمێک وەکو وڵات بە فەرمی تیایدا بەشداری کرد بە دوو یاریزە بە ستایلی K1 و لە دوو شێوازی جیاواز بە ئەمیچە و پرۆفێشنەڵ وەزنی پرۆفێشنەڵ 70 کیلۆ بوو لەن یاریزانی بەتوانە و بەناوبانگ کاک بەهێز خۆشنا کاری زۆری جیهان بەدەستبوونە هەرچەندە خۆی حەقی یەکەم بوو بە خاڵێکیان دوو خاڵتە حەیز تێکدا بە یاریزانی کێشی 57 کیلۆگرام لە ستایلی K1 ئەمیچە واتە ئەماتۆر یان بە عەرەب کەوتن هەوات کە ئەوانی بە کڵاو یاریەکەم یاریزان هاوردین سەڵاح بەشداری تیا کرد و سێمی جیهان دەکرێت زۆر باشە کاکە باڵ ئەو دوو یاریزانە بەڕێزە کە باستکردن کاک بەهێز و کاک ئەو کاکەی تر کاکژین بەڵێ ئەوان دانیشتووی هەرێمی کوردستان یاخود لە وڵاتی بەریتانیا نیشتەجێن کاک بەهێز لە هۆڵەندا هاتووێرانە بە داوەتنامەی خۆم وەکو بەشێک لە کۆمەڵی جیهانێکی بۆکسینگ بەشی کوردستان و کاک هاوردینیش هەر لە وێڵز دەژیتن باشووری وێڵز دەژیتن هەر لە بەریتانیاوە کۆنێکە پێشکەش بەشدار بووە لە پاڵاتی کۆنفەندا بە هەمان کۆمەڵەکەی جیهانی ئەو جۆرە پێشبڕکانە زۆر گرنگن بەڕاستی ئامادەکاری بۆ پێشبڕکیانە لەم جۆرە پاڵەوانێتیانە لە وڵاتانە چۆن دەکرێت و ئایا بەڕاستی کەسانێک دەتوان لە کوردستانی شەوگەربیانێ لە داهاتوودا بەشداری لەم جۆرە پاڵەوانێتیانە بکەن ئامادەکاریەکان تەبان پێشوەخت یاریزانەکە لە زۆر پێشوەختیانی کرد کە تێدا بەشدار بووە وەکو ڕاهێنان بەلایەنی سێمان پێشوەخت ئامادەکاریە کاتین بۆ ڕێخستنی کێشی و هەروە بۆ ڕێخستنی خێرایی و هێرشی و توانە و چەندین شێوازی شاکردن لە هێرشکردن دەرگیر ئەوەم ئامادەکاریەکەیە بەس وەکو بەشداربوونی نقطەکانی پاڵەکانیان
أو یاسای يعني کەواڵ بەڕای ئێوە یاری کیک بۆکسین لە هەرێمی کوردستانە لە چه ئاستێکە ئایا لە هەرێمی کوردستانە یانەمان هەیە یاخود یاریزانمان هەیە کە بە تەواوەتی گرنگی دابێ بەم یاریە؟ ماشاءالله بحث شعر بين وچەند پێشتر بخۆم وەکو پاڵاتی کۆمەڵێکی کوردستان لە هەولێر ساڵی 2019 نزیکەی 150,000 بێتەساری بوو و تا ئێستا لەکە ئەو ستایلێکە کرد بەناوبانگ و زۆربەی یاریزانانی کوردستان بەشدارێکی ئەو ستایلی کەیوان بە ڕێژێکی زۆر بێبەشدارە بن و دوای ئەوەی کە هەندێک ڕێژەکەی کەسی بێبەشدارن ستایلی فول کۆنتراکتی بکەین واتە یاریکردن لەسەرەوەی خارج یعنی کوژدێن بەڵام ستایلەکانی تر بەشێکی کەم ئێستا ئەبندێکە یاری پێکەن وەکو دۆکی و هەروە لایت کۆنتراکت. باشە وەرەستا وەکو ڕاهێنەرێک کە ڕاهێنەری کیکبۆکسینگن تا چەند شێوازی ڕاهێنەرەکان چۆنە لەم یاریەدا و بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتیەکدا دەبێت چۆن ڕاهێنان بکرێت جیاوازە لەو ڕاهێنانی کە کەسێک ڕەنگە بۆ خولیا و بۆ حەزی خۆی ئەم یاریە بکات؟ بۆ طبعا وەرزشی کیکبۆکسینگ باشترین و بەسیترین ورزشە بۆ کەسێکیان بکبین تەنها بۆ فیتنس بەکارهێنیتن واتە بۆ تەندروستی بە ڕێخستنی کێش گێرایی وەریایی کارەکانی خۆی ڕۆژانە چونکە ورزشێکە هەموو دەستەی ئەمڕۆ دنیایدا بەشدارە لە ورزشەکان واتە لەشی مرۆڤ زیاتر بە هەموو شێوازەکان دنیایدا بەشدارە باشە یاری کیکبۆکسین بە حکمەوەی کە جۆرێکە لە هونەری بەرگری ئایا ئەمە هیچ جیاوازێکی هەیە لەگەڵ یاریەکانی کۆنگفۆ و هەموو جۆرەکانی تری بەرگریە؟ بەڵێ بەمەسان وەکو هەیە یاری کۆنگفۆ سادە زۆر بەناوبانگە لە کوردستان جیاوازەکە لەگەڵ کیکبۆکسینگ ئەوەیە کە ئێمە گرتنی بەردانەی تێدانە ئەوان ئەیکەن بەڵام ئێمە بە کوستای کەیوان زیاتر شێوەیەکی تەکنی جیاوازمان هەیە لەگەڵ کۆنگفۆ و کۆنگفۆکان بەیان کۆنگفۆکانی تر وەکو شاولین یان تاکتیکە وشو هەبوو هەروە جیاوازە زۆر لەگەڵ تاکواندە چکە تاکەم زیاتر تەکنیک بە سەر خاصی کاتن لێدانی خاص بەڵام ئێمە دەستێک بەرگریکردن بەدەستی خاصی هەروە هێرش بگەن. زۆر باشە. کاکەڤاڵ بەڕێزت لە لەو شارێکە خۆتی لێیت ئایا هیچ تیپێک یاخود یانەیەکتان دروست کردووە یاریزانتان هەبێ ڕاهێنان بکەن لە بواری یاری کیکبۆکسێنە و یاریزانی کورتان ئامادە کردبێ بۆ ئەو پاڵەوانێتیانەی کە لە ڕێگان؟ هەتا ئێستانەکە ئایندایان لە بەرنامەیەک لە چەندین ڕێکخرا و لە چەندین شوێن وەکو قوتابخانە بۆ مناڵان و بۆ گەنجان کە بەرنامەیەکی وا ڕێککەوتن خۆم لەنایدا بەشدارم بەڵام هێشتا لەکەتی بۆ ناڕێژم شوێنێکی دیاریکراومان نییە بەڵام بەم زوانان بە تەمامی لەندەن ڕێکی دێخین و چەندین بەرابەریتر هەیە
شوێنی زیاد بەتەمانە کە دەستنیشانێکیان لێتی دەکەندا ئێستا حاڵی حاضر زیاتر تەسما دەکەن لەسەر ئەو جۆرە جوانەی کە سەر بەیانەکانی کرن وەکو جێی گشتی یانەکو هەندێک وەکو بۆکسن. بادەم باست لەوە کرد ئێوە ئەمە هەنگاوێکی زۆر گەورە بووە کە بەشداریتان لەم پاڵەوانێتەیە کردەوە، بەڵام هەنگاوی داهاتوودان چی دەبێت و ئەتانەوێت دوای ئەم پاڵەوانێتیە چۆن گرنگی زیاتر بەم وەرزشە بدەن؟ زۆر محاوڵمان کردو دەگەر چەندێ ڕێکخراوی کوردی لێرانە بۆ زانین ڕێزێکی زیاتر گەنجاندە هەموو نەک بەس لەگەڵتانە بەشداری ئەوش وەرزشێکی بە شێوێکی بەفراواتر بۆ پاڵپشتی ئەو پاڵەوانەی کورد بکەین کە پێشپشتی پاڵپشتی نەبووە. بۆ نمونە وەکو دوێنێکە ئامادە بوون یاریکردن پاڵەوان دەرو حەسەن کە ئەوسێک لە پاڵەوانانی لە 2016 هاتەبەرەکان بەردەوام پاڵاتی کردیان نزیکە 25 یاری بەشداربووە لە بەرەکانە. بەڵام دام واتە فانتاکی سەرەکی ئەمە شتێکی زۆر بایەخە بۆ هاوکێشە گۆڕیتن بۆ یاریزانە ئەگەر چەند دامەکی باشتری بۆ بێتن ئەوانە زیاتر ئەتوانین پێکردن بە شێوەیەکی باشتر و ئەنجامی باشتر گەێنیتن. کێشەی کوردش بەوەکە ئەمە یەکەم کێشەیان نەبوونی کات فەندێکی زۆر چاک بەدوانی بەدەست ناکەوێتن. وەکو نەزەمەت و ڕێکخراویش بێن ناوەندی ڕەوەندی کوردستانی زۆر هەوڵیدایە بۆ جۆرەهای وەرزش بۆ بەتایبەت بۆ هونەری جەنگجوکەم دەکەن تەعاونیان لەگەڵ بۆی ڕێژەی چەندین پاڵەوان ناو بەریتانیا و ئەوروپا بێن بەشدار بن و ئەوانیش پاڵپشتیان لێ بکەن. ڕێکخراوەکانی تریش سەردەمزگەرتن هەندێکیان سەردەم کۆمەڵی مەدەنی هەیە ڕێکخراوی مەدەنی هاتنە پێش زیاتر هەڵێن داوە کە پاڵپشتیان باشتر بە شێوەیەکی باشتر بکات. منیش وەکو ڕاهێنەرێکی نێودەوڵەتی زۆر دەستە پەیوەندیم نەدەبێت یاریزانانی ئەوڕۆپی لە هۆڵەندا لە ئەڵمانیا لەگەڵ بەریتانیا و ئیتالیا لەو سێ چوار وڵاتانە بەتەمامە بە شێوەیەکی باشتر هاتوو کرد لەگەڵ یاریزانەکان بیان چیا بان تەقام بکەن چین پاڵگان ڕچێنن وەکو کوردستان نێودەوڵەتی بەشدار بکەین و بەفەرمی بە ئاوای خۆی لەنەبوونی کات ئەگەنا بەتەما بوون بە چریە کوردی شۆبچنە بەر مەحافلی گوێری وەکو پێشکەشکردنی بەناو لەگەڵەکانی جیهان. بەڵام ئەمەش لای دەتوانێتی پێکەین زۆر ئاسانە تەنها چاوەڕێی کاتەکەین و هەروە چاوەڕێی پاڵپشتێکی سەرەکی هەڵیتن بۆ ئێمە بە شێوەیەکی باشتر بە چاکتر و فراوانتر لەناو ئەوروپا بە شێوەیەکی گشتی بە تایبەتی بەریتانیان پێیاندا بەشدار بکەین. کاک هەڤاڵ جەناب دۆکو ڕاهێنەرێک لە وڵاتی بەریتانیا و هەروەها وەکو کەسێک کە گرنگی بە وەرزشی کیک بۆکسەنەی وتی کۆتایی چیە بۆ لایەنە پەیوەنددارەکان بە وەرزش و هەروەها بۆ ئەو یاریزانانی کە خولێ ئەم یاریەیان هەیە بۆ ئەوەی کە زیاتر پەرەبەن بە وەرزشی کیک بۆکسن؟ زۆردا لەسەر کاملەکانی زۆربەی کەناڵەکانی کوردی ناو هەرێم و دەرەوە هەرێم دامان ئاماژەم بەوە کردووە و سەرنجی زۆربەی مەسئولەکان لاینە پەیوەندیداری حکومی و مەدەنیەکان کە پاڵپشتی لە پاڵەوانی کورد بکەن
لە دەرەوە و لە ژۆرەوە چکە کورد بە ڕێژێکی گەلێک زۆر پاڵەوانی زۆرە کە خۆم وەکو ڕاهێنەرەکە چەند ڕاهێنانە دەمەوە خەڵکی بیانی ئەم بینن کاڵەوە خەڵکی کوردستانەوەیان ئێمە وەکو برین وڵاتی نیوزیلەندا کە چاو پێکەتن نوێنەرەکانیان کە برادری من لەمێش ئەڵێن سبحان الله لە نیوزیلەندا کوردەکانیە بە ڕێژێکی زۆر لە کوردەکان هەمویان بەشدارن لەم یاریە چۆن ئێوە پاڵپشتیان لێ ناکەن تەواو نیوزیلەندا وڵاتێکە زۆر دوورە ئەمان باسی وەکو کورد لە تەراوگا خۆش بەزانن لە تەراوگا کات بۆ مرۆڤ زۆر کەمە بە زۆرش گرینگە کە بتوانین بە فیرۆی نەداتین زیاترین بە شێوەیەکی بەسوودە بەکاری بینیتین بۆ دەستەی خۆی و هەروە بۆ تەندروستی خۆی و وەرزشوانیش وەکو ئامۆژگارێک کەتانم پێشکەشیان کردن بەرەو ڕوویان زیاترین هەوڵ بدەن کە بەشدار بن لە هەر ستایلێک بێتن لە بەشی هونەری جەنگی یان هەر بەشێک بێتن لە هونەری جەنگی چەند بە شێوەیەکی بەرپراون بەشدار بن بە ناوی کوردستانی بە ناوی کورد ئەوەنە بۆ خۆیان بۆ خەڵکی چاودەورەی خۆیان وەکو تەشجیعکردن بەسوودە چکاوڕۆ ئێمە کورد یانی برین لە زۆر شتی مەحروم بووینە ناو وڵاتی خۆمان لە دەرەوەی وڵاتی خۆمان بۆمە زۆرمان گرینگە تەشجیع یەکتر بکەین گەنجانەکانی خۆمان مناڵەکانی خۆمان بەرەو ڕۆکی تەندروستتر بین بەرەو ڕۆکی گەنجاوتر بەرەو کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی تەندروست دروست بیتن لە تەراوگا ئەمان تاکە ئامۆژگارێکە بۆ گەنجانی ئێمە دەباتەوەی بە دوو شتی کە بێکەوت و کات کوشتن و سەرێکی زیاتر خەریکی شتی ئەلکترۆنی بن یان بەرنامەکانی ئەلکترۆنی کە بێکەوتە و کاتی مرۆڤ تووشیتن و هەروە تووشی کێشەی زۆر گەورەیەکە وەرزش ئامێکە وەرزشێکی بۆکسینگ بۆ ئەم بابەتانە وەڵامێکە و هەروە چارەسەرێکە بۆ گەنجانی ئێمە لە تەراوگا چەند نۆنە گرنگی پێ بدرێتن ئەوانەی تر منفعەت دەکات و هەروە لە ئایندا دەستەیەکی تەندروستری باشتر بۆی نیشتەری و هەروە بین ئاینجێکی زۆر ڕۆناکتری پێشتە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز هەڤاڵ خوشید ڕاهێنەری کیک بۆکسین لە وڵاتی بەریتانیاوە لەگەڵ مابووی بە هیوای سەرکەوتن و زیاتر ناوی کورد بەرز بکەنەوە لە ئەو پاڵەوە جیاوازەکانەکرێن. یەک ئامۆژگاریم هەیە ئەو کێشانی ئەوان دروستێکن دیکتاتۆرێک دروستەکەن بەسەر ناوێکی بۆکسین کە ناوەکەیان احتیکار کردووە ئەمە هیچ مانای وەرزش پێشان نادە بەڵکو شتێک دژی وەرزش دروست دەکرێتن ئەم شتەیە کە ئەوان لێ بەردەوامن ئەمە جێگای دەستخۆشیکردن نییە و هیچ نێزیک نییە لە ئاستی وەرزشکردن هیوادارم بە کوردستان لاینە پەیوەندیداری ئەم لیژنانە هەڵوەشێنەوە و ئەم جۆرە فکرەیە یان ئەم ئایندەی هەڵوەشێنەوە کە شتێک بە داگیرکردنی ناو بە ناوەکی جیهانی پێوە کیک بۆکسین ئەمە ئاپێکن دژایەتی مرۆڤاتی نەک یاریدەرێتی بۆ مرۆڤاتی کیک بۆکسین یاریەکە زیاتر تەرجەمەندی مرۆڤاتیە کاتن بە دەستێکی تەندروست و بە مێشکە و ڕوحەتی وەرزشکاری نەک دژایەتی لەگەڵ بکرێت هیوادارم ئەوان تاڵ تێ بەمە بەستیچە و زۆری چاکش گوێیدا
بەڵێ زۆر سپاس دووبارە بۆ کاکە باڵخورشید ڕایەنەری کیک بۆکسین لە وڵاتی بەریتانیا هیوادارین پەیامەکانە گەیشتە بێ و دەست خۆش بێ. بەڵێ ئەزیزان دەچینەوە هەولێر خۆشبەختانە کوردستان ڕازاوەتەوە بە نووری قورئان و بۆ پرۆژە جوانانی کە خزمەت باینی ئیسلام و بەدینوی نەتەوەکەمان دەکەن یەکێکیش لەو پرۆژانی کە ئەنجام درراوە لە هەولێر پرۆژەی لەبەرکردنی سوورەتی کەهفە بەشداریەکی زۆر بەشداریان تێدا کردووە لەو بارەشەوە ڤیدیۆکمان هەیە پێکەوە بیدەری ئەو ڤیدیۆمان دەکەین. دەستخۆشی لە تەواوی ئەستافانەی ئێرە دەکەم تەواوی ئەو چاردێوەرانە تەواوی ئەو کەسانەی کە بەشدار بوون لە بەرکردنی سوورەتی کەهف ئەمە وەکو ئافرەتان وەکو پیاوان کە بەشداریمان کردووە لەگەڵ ئەوەی کە تەواوی گرانی ئەرکەکانمان لە ڕۆژانە و بەخێوکردنی مناڵەکانمان و ئەو کارانەی کە لە ڕۆژانە هەمانە بەڵام لەبەر پیرۆزی سوورەتی کەهف و لەبەر گەورەی سوورەتەکە بڕیارماندا کە بەشداری بکەین و خۆم و هاوسەرەکەم هەردووکمان پێکەوە شەو ناومان نووسی و شەو بڕیارماندا کە پێکەوە بین و پێکەوەش تاقیکردنەوەکە بکەین. 15 ڕۆژ پێش ئێستا لە پرۆژێک بەشداریم کرد لە بەرکردنی سوورەتی کەهف ئەلحەمدولیلا نیمرەی 98م بەدەستێنە لە سوورەتی کەهف و شەو کە بڕیارمدا بهم ئیشاڵا ئەو جارش سەد دەینم و گەشتی عەمرە خۆم و هاوسەرەکەم دەیبینەوە و دەچین پێکەوە ئیشاڵا. پێویستە ئافرەتان زۆر بەشداری و تاقیکردنەوەوانە بکەن چونکو ئافرەت زەرورترە زانیاری زیاتر بێ تایبەت بە علومە شەرعیەکان و قورئانی پیرۆز ئەگەر ئافرەتێک شارەزابی لە علومەکان ئەوە خانەوادەیەک شارەزادەی بەس کە پیا و هەتا حەدێکی بەس لە بۆ خۆیتی نابێ ئافرەتیش ڕێگری لە ئیش و کاری ماڵەوە منداڵوانە لەو پرۆژانەی سارد کاتەوە لەبەرەوەی ئەگەرە تو برێ ئافرەت هەر خەریکی بار و منداڵی دەبی پرۆژەکان بەلانە یان هیچ شتێکی نەکاتنەوە بە ئیش بکە ئیش هەر تەواو نابیتر نەوشتانەوەجە پێویستە بەشداری بکەن و کە دەی لێرە و خەڵکەی دەبینەوە بەشدارە حەز دەکەی پرۆژەیە و زیاتر بەشداری بکەی و زانیاری زیاتر بی و مەرجیش نییە برێ دەبی ئللا هەر هەمووی سەتی بینم یانەها خۆ بەنیەتی سەتی دێ و دەخینی بەس مەرج نییە عنی دەتوانی ئافرەتی لەلایە چیتکە کەمتر خەمی نەکەی لە بەرخاتری پرۆژەکەی و بەشداری پرۆژەکەش بکەیت ئەو چالاکیانەوە دەکەن ئینسان دانە بڕێ لە قورئانی ئەگەرە تو پێ دەبیری مەشغوڵی ناتوانانی بەسکە پرۆژەکەەوە حالە دەبی بە ناچاری دەخینەوە و زەرورە و پێویستە زۆر خۆشە سوورەتی کەهفیش سوورەتێکی هەفتانەیە وەکو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نێوان دوو هەینیەکەی پڕنور دەکات و ئەگەر هەتا حەدێکی التیزامت هەبێ هەموو هەفتانە خوێند بێت ئەوە زۆر ئاسانە و پرسیارەکانش دەستخۆشیان لێ دەکەم هەموو نەوعەتی تێدایە بە گشتی پرسیارەکان خۆش و ئاسانن. زۆر حەزم لێ بوو بەشداری بکەم ئەمش دوو منداڵم هەیە هەردووکمش لەگە خۆم هینایە قەلک کچکەیەوەش هەردووکیان پێکەوە کچکەنە بەس الحەمدلله وەختەکانم دادەنە لە خۆم وەختی بخەون ئەوانە بن لە خۆم دەمخین یعنی مراجعەم دەکرد ئەو ینی دەمخی لە خۆم لەبەر دەکرد ئەو تەفسیرەکەی حەزم لێ بوو زۆر یعنی بەشداری بکەم لەو ڕۆژەی الحەمدلله هەموو لەبەر کرد ئەو ڕۆژ هاتم لەو بەشداری بکەم دڵخۆشم یعنی بەو ڕۆژێ لە هاتووە بەشداری کە ئەو خەڵکە هەموو لە خۆیان بخینی نەبەس مەشغوڵ بن بە شتەکانی هەیە ئەنۆ مەشغوڵ بن بە دنیا یعنی بە خەڵکی موبایل ئەو شتانە بە ئەو یعنی ئەو قورئانە بەشداری بکەن لە خۆیان زۆر خۆشە بە ئەنۆ حەز دەکەم خەڵک زیاتر بەشداری بکە لە بۆ قورئانی لە بە قورئان لە بۆ دنیا و قیامەتی پێویست الحەمدلله سوورەتل کەهف هەمووم لەبەر کرد ئینشاءڵڵا سەرکەوتو دەبم سەتیش دەینم ئینشاءڵڵا بەدەست ئەوە دەبم.
خۆتاتە وەرمان کە تەوەرەی سێمانە لەلایەن هاوکارمانە و سەنابووی ئامادەکردن. جا سەنا ئەو تەوەرەی خۆت ئامادەکردووە ئاماژەیەکی پێ بە بزانین چی بۆ ئامادەکردین. سەرچاو تەوەری سێمان تایبەتە بە خانمێک خەریکی دروستکردنی خواردنە. تەوان ئەم خواردنانە هەندێک جار بۆ کڕارەکانی ئامادەکە، هەندێکشی بۆ ناوماڵی خۆی و خێزان و خزم و دۆست و ناسیا و ئەو داوەتانی خۆی کە ئەیکا لە ماڵێکی خۆیان خانمێکی دەزڕەنگینە دەستیایەکی خۆشی هەیە و یەکێکە لەو خانمانەی کە ئێستا سوپاس بۆ خوا هۆنیە ناکرێ بڵێن سۆشیال میدیا هەمووی خراپە و ئەوەی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارهێنێ هەر کات بە فێڕوادا نا ئەم خانمە لە ڕێگەی ئەکاونت و پەیجەکانی خۆی لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئۆردەرەکان و داواکاریەکان وەرەگرێت و داواکاری کڕارەکانی بۆ هیچ جۆرە خواردنێکیانەوێت دروستیەکە دیارە خاتونە خواردنی چێشت دروستەکەوەی کە ئێمە لە ژەمەکانی خۆین و باسی ئەوەشی کرد کە پێشتر شیرینی دروست کردو بەڵام ئێستا لەبەر مەشغەڵەت و ئەوەی کە خێزاندارە و مناڵی هەیە بۆی ناکرێ و ئێمە بەرنمەیەک و بڕگەڵمان لەگەڵا تۆمار کرد عەزەتی کێشا کفتە و کوبەی بۆ ئامادە کردین بە شێوازی خۆی و باسی ژیانی خۆی و چۆنەتی جێبەجێکردنی کارەکانی بۆ کردین و بچینە لای تەوەرەکە و بچینە لای بڕگەکە باشترەی بین و خۆتان زیاتر ناسن فەرمووی. سەرەتا بەنای خۆی گەورە من ناوم پەروانە عەبدولکەریمە دانیشتووی شاری سلێمانیم هاوسەرگیریم کردو خاوەنی دوو مناڵم لە شاری سلێمانی کاری خواردن دروستکردنەکەم بۆ ناو هەموو سلێمانی دروست دەکەم و گەیاندنمان هەیە بە شێوەی بەست و خواردنەکانم دروست دەکەم و بە شێوەی ئامادەکراویش دروستیەکەم و لە ڕێگەی گەیاندنەوە ئەگەێنمە دەستی مشتریەکانم ماوەی 3 ساڵە کاری خواردن دروستکردنەکەم و دەستم پێ کردووە هەموو جۆرە خواردنێک دروست دەکەم بەڵام شیرینی دروست ناکەم زەڵاتەکەم مقابلاتەکەم مشتریەکانم لە ڕێگەی ئەکاونتەکانمەوە داوای خواردنەکانم لێکەن لە ڕێگەی فەیسبووک ئینستاگرامەوە ڕۆژێ پێش ئەوە مەسجم بۆ نێرن منش لەسەر تەڵەبی خۆیان داواکاریەکانیان بۆ جێبەجێیەکەم و پاشان لە ڕێگەی گەیاندنەوە گێنم بەدەستیان لە ڕووی کوالێتی و باشترین هەوڵێن باشترین کوالێتی بەکاربێنم من خواردنی ئامادەکراوم نییە و هیچ قیمەیەک و شتێکی بەستوش بەکار نایەنم ئەو ڕۆژەی کە پێم ئەوترێ ئەو ڕۆژە خواردنەکان کەرەستەکان نەکردم و خواردنەکان دروست دەکەم ئێستاش ئەچینە لای دروستکردنی کوبە و کفتە بە شێوازی من ئەمڕۆ داواکاری کوبە و کفتەم وەرگرتووە ئێستا خەریکی دروستکردنی کفتەکە بم لە بەرچاوتان بە شێوازی خۆم با سەرەتا دەستکێشەکان بکەین دەستمە ئێستاش دەستەکەین بە دروستکردنی کوبەکەمان ئافو کفتەکەمان بە شێوازی خۆم من بەم شێوێ دروستیەکەم بڕوێشەکە سەرەتا شێلاومە سەرەتای دروستکردنەکەی بڕوێشەکە کەمێک ئاوی لێ ڕشێنم و دایانێن بۆی بخوسێ کە زانیم تۆزێ خوساوە ئەیهێنم دووبارە ئاوی لێ ئەڕشێنمەوەنێ و بەهاراتی کفتە و خوێ و کەمێک زەردەچەوی تێکەم و پاشان دای ئەنێمەوە دوای جوان ئەیشێلمەوە بەم شێوێ دەرەچێت تۆزێ دەستمان بە ڕۆنی بەست و چەورەکەین و من بەم شێوێ لە قاپی ماستاییکەمەوە هەر کەسێکی شێوازی خۆی هەیە ینی من هەست ئەەکەم دەستم پچکۆلەیە بەو شێوە خڕە دەرناچێت کە خەڵک تەڵەبیەکات تو جوانتریش دەرەچێت عادەتەن کفتەی سلێمانی هەمووی حەز ئەکات تەنک و خڕ و گەورە بێت تو من ئێستا کفتەکانم وەستەتن بەڵام داواکاری تایبەتیشم هەیە ئەڵێ حەز ئەەکەم گەورە بۆم بکەیت ئەو شێوێش دروست دەکەم شێوازی قیمەکە سەرەتا جوان سوورەکەمەوە کە بە ئاوی خۆیەوە کەمێک و شک بۆیەوانێ نیو پیاڵە ئاوی تێکەم ئەی کوڵێنم کە ئاوەکەی لێو شک بۆ ڕۆنی بۆ زیاکەم و پیازەکەشی تێکەم پاشان کە جوان پیازەکە سوور بۆ لەگەڵیا ئێنم بەهارات و کشمیش و بایەمی تێکەم و کەرەوزەکە ئاخر شتەی ئەەکەم بۆیە بۆن و بەرامەکەی نەڕات و
پاشان ئاگرەکەی لێ کوژێنمەوە کە کفتەکەم سار قیمەکە سار بوانێ ئەو کاتێنم کفتەکەی پێ دروست دەکەم قیمەی کفتە نابێت گەرم بێت چکە کە گەرم بوو کفتەکەت هەڵەوەشێ بەم شێوەیە ئەی پێچمەوە داواکاری خواردنەکان بە پێی وەرزەکانە گۆڕێ ئێستا لەم وەرزە بە دواوە کە وەرزی ستانە و وەرزی خواردنە کوردەواریەکان و عادەتەن کوردی خۆشمان حەزیان لە خواردنی چەور و کورس و پڕۆتین و ئەم شتانە تر لەمە دوا کفتەکە بێ بەم شێوەیە ئاوا جوان هەواکەی دەرکەی بۆ ئەوەی لە کاتی کوڵانە نەتەقێت بەڵێ ئێستا تەڵەبی لەسەر کفتە کوبە یاپراخ فترەیەکی تر سەر و پێ ترخێنە ئەمانە داواکاریان زۆر لەسرە تر بەم شێوەیە دروستیەکەین هەیە خڕیەکاتەوە هەیە پانیەکاتەوە ئێستا من تەڵەبەکەی ئەمڕۆم پێ خۆشە ئاوا بێت تر بەم شێوەیە دروستیەکەی من ڕۆژێ پێش ئەوە داواکاریەکان وەرەگرم چکە عادەتەن من خواردنەکانم زۆرتر بە شێوی بەستوو ئەنێرم ئیتر ڕۆژی پێشەوە لە ڕێگەی ئەکاونتەکانمەوە لە ڕێگەی فەیسبوک و ئینستاگرامەوە ئاگادار مەکاتەوە منیش خواردنەکەی بۆ دروست دەکەم لەسەر تەڵەبی خۆی هەمووی خۆم دابینی ئەەکەم و کەرەستەکانم 100% فرێشە خواردنی ئامادەکراوم نییە زۆر کەس تەلەفۆنم بۆکە ئەڵێ کوبەمەوێ کفتەمەوێ من داوای لێبوردنەکەم خواردنی ئامادەکراوم نییە چکە هەر کەسێک بە شێوەیە داوایەکە حەزەکە بەیامیتیانە بێ حەزەکە کشمیشی تیانە بێ بۆیە من خواردنی ئامادەکراوم نییە ئەمە قیمەی مەکفتەی VIP ئێستا دروستیەکەم عادەتەن سلێمانی هەر کفتەی سابوونکەرانمان هەیە کفتەی برنجیشمان هەیە بەڵام من کفتەی برنج دروست ناکەم ڕاستەکەی چکە ئەرکی زۆر قورسە و تێچووەکەشی زۆرە هەر کفتەی بڕێژ دروست دەکەم و ئێستا خۆمان عادەتەن هەر بە خڕی و بەم شێوەیەکەین بەڵام ناوچە بۆ ناوچە ئەگۆڕێت لە هەولێر زۆر بە بچووکی و تەنکتر دروستیەکەن ڕەواندزی هەروە هەر بە بچووکی تەنکی دروستەکەن ئەوەی من بینی بێتم و ینی شارەزاییم هەبێ و بزانم تەنها سلێمانیە ئاوا گەورە و خەپە دروستیەکە کفتەی سلێمانی گەورەکەی ئەسڵە ڕەستەنەکەی هەر دانەی ڕۆبعی قیمەی ئەوێت ئێستا کامەی ئێمە ئەڵین بەناوی کفتەی سلێمانیەوە دروستیەکەین زۆر ئەو گەورەیە نییە ئێستا ئەمەی کە من دروستیەکەم دوو دانە کەسێکی ئاسایی تێری پێخوا خۆی تامی خواردن ڕاستی ئەوەی دەستا و دەورە بینێ بەهارات دەورە نابینە ڕاستە بەهارات دەورێکی سەرەکی هەیە بەڵام ئەو سەرەکیەی کە دەستاوەکە ئەو نەدەورە بینێ بەهاراتەکە ئەو نەدەورە نابینێ من خۆم زۆر کەمترین بەهارات بەکارێنم ئێستامە بەس دوو بەهارات تێکەڵە و کاری تاو یەک شتی تری بۆ بەکار نایەنم ئەوەیان ئەگەڕێتەوە بۆ دڵسۆزی خۆل لە خواردن دروستکردنەکە من هەمیشاڵم ئەگەر بە دڵ لێنەی بۆ دڵەکە و ئەو خۆش دەرەچێ یانی دڵەکەت شەرنیانی بڵێ هاوسەرەکەم یای هەر کەسێک کە تۆ خواردنێکی بۆ دروست دەکەی کەواتە لە دڵی تۆیان جێگەیەکی هەیە بۆیە تۆ خواردنی بۆ دروست دەکەیت ئەو کەسە کڕیاریش بێ ئێتر بەم شێوەیە خواردنەکە و خۆش دەرەچێ و ئەنجا خواردن نابێ ئیهمالی کێ ئەبێ ئەو دقی خەیتە سەر تەباخەکە هەتا ئەو دقی داگری بە چواردەوریا بێیت و بڕۆیت و کوڕە هەندێک جار بە قوربان و بە ساقەشی بێ جێترەوە بۆ خۆی خۆش دەرەچێ هەندێک خواردن هەیە خواردن ئیهمال ناکرێت تۆ بۆ نمونە برنجە لێنێ بێت چاوەڕێکی تا ئاوەکەی وشکە بێتەوە نەک بڕۆی بە ولاوە بڵێ ئاوەکە بۆ خۆی وشکە بێتەوە چکە تۆ لە مەسافی کە تا ئاوەکەی وشکە بێتەوە بێ دوو جار تێکی بێ لەبەرەوە من ئەڵێم نابێ خواردن بە چواردەوریا بێت تاوەی خۆش دەرچێت
ئێستا دەسەکەین بە دروستکردنی کوبەکەمان زۆرترین پرسیاریشکە لە ڕێگەی پێیجەکانمەوە بۆ مێ دەڵێن کوبە چۆن دروستەکەی کوبەکە و زۆر جوان دیارە و ئەوەی بردبێتیشی بۆ بە مشتری بەردەوامم من برنجی خڕ بەکارەهێنم کە یەک پەرداخ برنج بۆ دوو پەرداخ ئاو بەکارەهێنم کە جوان ئاوەکە کوڵی برنجەکەی تێیەکەم کە برنجەکە وشک بووە ئاوەکەی هەڵمژی وەکو برنجی عادەتەن ڕۆژانە دەمی پێکێشم سەری ئەنێمەوانێت تا دەمەکێشە کە دەمی کێشە ئەو کاتە ئەێنم یەک تۆس تێکی ئەیە تا تۆزە سار بێتەوانێ و هەواکەی دەرچێ پاشان ئێنم دەستکێش لە دەست دەکەم و جوان ئەی شێلم کە شێلام ئاوا ئیتر جوان تەنکیەکەمەوانێ و کوبەکەی تێەکەم و قیمەکەی تێەکەم قیمەکە هێنم جوان سووریەکەمەوە کە جوان سوورم کردەوە ئاوەکەی خۆی پێ وشک بۆیەوە ئەو کاتە کەمێک زەیتی تێیەکەم و پیازەکەی تێیەکەم تا ئەوەی پیازەکە تۆزێ بمرێت دوای ئەوە بەهاراتی بەسەراکەم و خوێ لە کۆتا یاکە رەوزەکەی تێکەم بۆیە تام و بۆنەکەی نەبڕە و بەیام و کشمیشیش برنجی خڕ جوانتر دەرەچێتەوە یعنی هەمومان نەزانین کە برنجی خڕ تۆزێ مڵترە زۆرتر خۆی ئەگرێ وەک لە برنجی بایعی من پێم باشە برنجی خڕ بێت ئترەوەی بەدەستیشی دەرەچێت بە برنجی بایعیەکە ئیتر نازانم پورێکم هەیە زۆر دەستیاوی خۆشە هەندێک خواردن هەیە کە تا ئێستاش نەمتوانیەوە وەک ئەو دروستیکەمەوە خوشکە بچووکەی دایکمە ینی هیچ کەسێکمان خواردنمان ناگا بە ئەو دەستی زۆر خۆشە و تقریبان ساڵونیەکیش بەیەکەوە لە ماڵەکە ینی پێکۆژیان لای نەنکەم بووین هەستەکەم لەوە فێر بووم و دەستاوم خۆشە هاوکار و پشتیوانی من یەکەم لە دوای یەکەم خۆی گەورە دوای ئەوە هاوسەرم زۆر پشتیوانی مەکات چکە ئەگەر ئەو نەبێ شتەکانم بۆ نێنێتەوە من ناتوانم هەموو جارێ بڕۆمە بازاڕی بکەم و شتەکان بێنمەوە ئەو هاوکاری سەرەکیمە. ئێستا خەریکی ئامادەکردنی شلەین بۆ کفتەکە سەرەتا پیازێکی بۆ وردەکەین ڕۆنەکەی نەمەنجەڵەکەەوە کەمێک زۆرنا پاشان پیازەکەی تێکی ئێستا پیازەکە کەمێک سوور بۆتەوە دۆشاویش تێکەین بۆی دۆشاوەکەی جوان سوور بێتەوە من عادەتەن دۆشاو ناهێڵمەوە لە قوتوی خۆیان چکە لەو تەنەکەی ئاسنە حەزم لێ نییە چکە کە هەڵیە بچڕی هەوا ئاچێتە ناویەوە باش نییە بۆ شێ بیکەیتە سلاجە باشە بیکەیتە شتێکی شوشەوە پاشان بیکەیتە سلاجەکە بۆ هەوانەیە و هیچ میکرۆبێ نەچێتە دۆشاوەکە چکە پاک و خاوێنی ئەرکی سەرەکیمە زۆر حەزێری چکە گەر پاک و خاوێن بی لە خواردنەکان تا خواردنەکانی شتێکیت بە تام و خۆش دەرەچێت کە سڵقەکە جوان کە دۆشاوەکە جوان سوور بووە سڵقمان بۆ جنیوە یعنی سڵقەکەشی تێیەکەین سڵقەکە و لاسکەکە بەیەکەوە تێیەکەین پاشان ئەوە جوان لەگەڵ پیاز و دۆشاوەکە تێکیین و کەمێک سەرەکەی ئەنەینەوە تاوەکو ئەوەی کە سڵقەکە کەمێک بمرێ پاژێک کە سڵقەکەمان جوان سوور بۆ لەگەڵ دۆشا و پیازەکەیە نین کەمێک خوێ بەسەریاکەین من خوێ زبر بەکارێنم بۆ خواردنەکانم هەستەکەم تام و چێژێکی زۆرترەیە بە خواردنەکان وەک لە خوێەکانی تر
بەست خوێی ئەمەش ئەبێ خوێیتەکەین پاشان ئاوی تێەکەی ئاوی کوڵاوی تێکەم بۆ ئەوی ئاوەکە زووتر ئامادە بێ و کفتەکانی تێ بکەم پاشان دوای ئەوەی کە ئاوەکەمان کوڵی ئابم شێوێ بێ قوڵب بات ئێنی کفتەکەی تێەکەین کفتە دوو جۆرمان هەیە هەم بە حازری کە ئەیکەی یەکسەر ئەم بە بەستووی زۆر کەس هەڵێ من کە بە بەستووی ئەیکەمە مەنجەڵەکەەوە ئەتەقێ بەم شێوەی من پێدەڵم تێبکە ناتەقێ ئاوەکەی بە جوانی بکوڵێت یەک دانە تێگەین بسم الله دوو دقە چاوەڕێەکەین دوای دوو دقەکە دانێکی تری تێەکەین چونکە کەمە ئێستا ئەمەمان کردوتە ناو ئاوە کفتەکەمان کردوتە ئاوەکەوانێ ئاوەکەی سار کردوێتەوە ئەگەر بێت و هەمووی بەسەریەکەوە تێ بکەین ئاوەکە سار دەبێتەوە ئەبێت هۆکاری تەقینی کفتەکان پاش ئەوەی کە دوو دقەکە تەواو بوو ئێنین ئەم کفتانەی تێکەنم کفتای ئێستا حازرمان کردووە هیچ کێشەیەکی نابێ کفتەی بەست و فرێش پێکەوە تێکەڵ بکەین بەڵام پێش ئەوەی تێ بکەین ئاوا دووبارە ئەگەر هەوایە شتێکی کردبێت لی دەرێنینەوە بسم الله الرحمن کفتەی مەنجەڵ ئەبێ گەورە بێت بۆ ئەوەی ئێمە کەم کفتەی تێەکەین لە مەنجەڵەکە شا ئەوەی تر گەورە بێت و ئەهاوسێت باشترە مەنجەڵەکە گەورە بێ بۆ ئەوەی جێگەی کفتەکان تەنگ نەبێت و نەبێتە هۆکاری هەڵوەشانەوەی کفتەکانمان کە کفتەکەمان تێکرد بە حاڵ ئەوە جێگەی کفتەکان ئەکەینەوە پاشان کە کفتەکانمان تێکرد ئاوەکەی بە جوانی هاتەوە کوڵ یعنی نۆکەکەی تێەکەین من بۆیە سەرەتا نۆکەکەم تێنەکرد نۆکەکەم بۆ کوڵاندووە پێویست ناکە ئەو هەموو لەویا بکوڵێتەوە کفتە هەتا بتوانی کەمترین کاتێکی بێت چکە بە تێکدان ئەوەی ترشکێ ئێستا من کەیتر ئەمە هەمووی تەواو سەرەکەی ئەنێمەوە بۆ ماوەی سەعاتێک هیچ دەستکاری ناکەم دوای سەعاتەکە یەک جار لە لاوە بەم شێوەیە لە لاوە کفتەکان ئەجوڵێنم تێکی نایم وەکو بڵێ شلێک تێک بەی یان خواردنێکی تر سەنۆکەکەی تێکەین بسم الله منۆکەی بەست پاشان سەریێنینەوانێ بۆ ماوەی یەک ساعت ئەم سەرەلا نابێن لەسەری ئاگری کفتە نابێت نە زۆر کەس بێ نابێت نە زۆر سەڵتی هەبێ بەپێی عادەتی کفتەکە ئێستا ئەمە ئێمە دە کفتەی تایە ئەم ئاگرە زۆر باشە بووی بەڵام ئەگەر لە دە کفتە زیاتر بێ باشترە لەسەر سێپا یان لەسەر شتێکی تر لێ بنرێت و ناشبێ ئاگرەکەی زۆر کەس بێ کە ئاگرەکەی زۆر کەس بوو ئەبێتە هۆکاری هەڵوەشانی کفتەکان هەتاوەکو کفتەکەمانە کوڵێ دەستەکەین بە سورکردنەوەی کوبەکانمان بۆ ڕۆنی کوبە ئەبێ ڕۆنەکەی زۆر بێت تقریبا نیوەی کوبەکە بێت یعنی کوبەکە بێتە نیوەی ڕۆنی کوبە ئەبێ زۆر گەرم بێت پاشان بە هێلکە بە خوڵچە هێلکەی لێئین بەم شێوەیە هێلکەکان ئەو هێلکەی بۆی لێن کە کوبەکە ناسک بێتەوانێ و برنجەکە ناسک بکاتەوە عادەتەن برنج کە سووریەکەی تەوانێت ڕق دەرەچێت ئەم هێلکەیە وای لێکە کە ڕق نەبێت پاشەوەی کە ڕۆنەکەمان گەرم بوو دەستەکەین بە سوورکردنەوەی کوبەکانمان ئێستا من لێرەیە کوبەی فرێشم هەیە کێسا ئامادەم کردووە لەگەڵ کوبەی بەستووە زۆر کەس کێشەی هەیە لەگەڵەوە کە کوبەی بەست و سوور ئەکاتەوە ئەڵێ ئەشکێت ئێستا من تقریبا هەر ئەوە نیو سەعاتیەوە دەریبێنین لە سەلاجەکە و داینی ئێستا هێلکەم لێیاوە یەک یەکەیکەمە ڕۆنەکەەوە
ئەبێ بەم شێوەیە ڕۆنەکە زۆر بێت و بشکرچێ بۆ ئەوی کوبەکەمان هەڵنەوەشێت. کوبەکەمان کە ئاوا تۆزە ڕەنگەکەی گۆڕە هەڵەوگێڕی ئەەکەینەوە، نابێت چاوەڕێ بکەین دیوەکەی تری سوور بێتەوە پاشان دیوەکەی تری هەڵگێڕینەوە، بۆی ئەم دیوری بکەین بۆ ئەوی هەمووی بە جوانی سوور بێتەوە. دوای سەعاتەکە سەری کفتەکە هەڵێنەوە، تەماشاکەنا کفتەکەمان ماشەڵڵا چەند جوان هەڵساوە و این بۆ نابێت سەرەکەی لێ دەکەین. بەم شێوەیە لە لاوە ئەی جوڵێنین زۆر تێکیشی نایە بۆی نەبێتەوە هۆی شکانی کفتەکانمان، پاشان سەرەکەی داخینەوە. شوێنێکی تایبەتم هەبێ بەلامەوە خۆشترە، بەڵام ئێستا بە هۆکاری ئەوی مناڵەکانم مردن، پەروەردەکردنی مناڵەکانم زۆر بەلاوە گرنگترە و لەوەی کە خوا نەخواستە ئیهمالیان کەم یان بچمە شوێنێک کار بکەم، ئیشەڵا بە ئەوان تۆزە گەورە بن، حەزم لێیە شوێنێکی تایبەت بەخۆم، هەلی کاریش بۆ دووسێ ئافرەتی تر بڕەخسن و لە شوێنێکی ترا کار بکەم، پشتیان بەخوای گەورە ئەوەشەکەم. بەلای منەوە کاری دایکاتی زۆر گەورەتر لە ئیش و کارەکە، چکە تۆ ترکە بووی بەدایک ئەبێ هەندێک تەسحەیە بیەی، چکە تۆ هەر خۆت نی مناڵک پەروەردەکەی مرۆڤێکی تر ئەخەیتە کۆمەلگاوە، ئەبێ هەوڵ بێ بە جوانترین پەروەردەی بکەیت. ئێساش بە کەمان خەریکە تەواو بێ کرەوە یەک دەریێنم بەم شێوەیە جوان سوور بۆتەوە، ئەم کلێنسم بۆیە داناوە بۆی ڕۆنەکەی هەڵمژێت و ئەو چەوری پێوە نەمێنێ. ئەمە کوبە بەستووەکەمان بوو، ئەوە تا یەک دانەشی لێ هەڵنەوەشاو بە جوانترین شێوە سوور بۆتەوە. ئێستین کوبە فرێشەکانی تێکەین کە هەمووی هێلکەم لێیاوە. من هەر لەگەڵ دروستکردنی کفتە و کوبەکە یاپراخێکی سەڵقیشم ئامادە کردبوو، ئێستا کوڵیوە ئامادەیە بۆ خواردن. پاش 2 ساعت کفتەکەمان کوڵی بەم شێوەیە دەرچوو، ئێستاش ئەیکەینە قاپەوە ئامادەیە بۆ خواردن. یاپراخەکەش ڕاستە ڕازانەوەی سفرە بە جۆرەها خواردن ئیشتیهای مرۆڤ بەکاتەوانێ، بەڵام هەر خواردنەکە شەر نییە، ئەمە توانین لەگەڵ خواردنەکەیە
زەڵاتە بکەین و دیکۆری دانانی خواردنیش شتیهای مرۆڤەکاتەوە تۆ پێشەوەی تامی خواردنەکە بکەی سفرەکە بینی ینی کە سفرەکەت بەلاوە جوان بوو دڵشت بۆ خواردنەکەچێ ئەوەی کە سفرە ئەڕازێنێتەوانێ زەڵاتە ترشیات من وەکو خۆم ڕۆژانەش بێت ینی بۆ ماڵی خۆشم بێت زەڵاتە زۆرەکەم و دەیانم لەسەر سفرە. عزیزانم ئەندازەیە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان بوو بە ئومێدەی کە خۆتان و خانەوادە و مناڵەکانتان لە کات و ساتێکی باش و تەندروستێکی جێگیرا بن ڕۆژەکانتان پڕ بەرەکەت بێ و بەخوای گەورەتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.